ئەڵەکان مەکەن بە مۆڵگەی دۆمینە و کڵاوێن و کۆنکان و سێڕسکێن و چوارڕسکێن و دەڕسکێن و پانزەڕسکێن مەخەڵەتێن بە فتوای ئەو کۆلکە مەلایانەی کە خۆیان زۆرینەیان دۆمیناکەن فتوا بۆ دەڵن دۆمینە حرام نییە. دۆمینە حرام نییە، چونکە ئەگەر بڵێ حرامە سبەینێ لەو مەجلیسا بینیان ئەوە ئەشکێنەوە بەوە لە مەجلیسێکا بووین وتیان مامۆسا ئێمە دۆمیناکەی منش ئاوام کرد ناتوانین دەسەڵاتی و خەڵکت نییە و خەڵکە گوێ ناگرێت خەڵکەی لەو تارەکەدا دانشیە ڕاتە دەرەوە لێ با بۆ خۆی بڵێ ئەگەر قسەی خۆمە وەری مەگرە ئەگەر قسەی خۆ پێغەمبەری خوایشە صلی الله عليه وسلم فليحذر الذين يخالفون عن أمره. دوای مامۆستا نایدوو دەست دۆمینەما لەگەڵا بکەی بوتم ئەگەر حەزم بە دۆمینەش بێ بۆ کڵاو جامانە و دێم لەگەڵەوە دۆمینە بکەم نەشم کردووە لەوەتەی خوای گەورە هیدایەتی دا و مخسمێتە سەرم دینە دەستم بە پولێکی دۆمینەشەوە نەداوە. مامۆستا وەرە نایبیستن لە مەجلیسەکانە وەڵا وایە بڕۆن لە تیکتۆک و لە تۆڕە کۆمەڵایەتەکانە فتوای ئەو مەلایانە ببینن کەوا دۆمینە حرام نییە. زۆرینەیان ئەیکەن واللهی شایەتم هەیە زۆرینەیان ئەیکەن. ئێمە ناڵین باسی کەسێک ناکەین کە بابەتێکی فتوادا و خۆی نایکاویان جیاواز دەڕە هەیە لەم دینە فتوا هەیە و بابەتی خلافی هەیە بەڵام بیهێنە بیکەرە عەقڵ و شەرعەوە دۆمینە چاکەیان خراپ چاکە مێژ بە قەوەتەکە پاریتیایە میوانەکانت بەڕێزن کارێکی خراپە بەڕێزە ئەوە کارێکی زۆر زۆر خراپە. لفرمودي صحيحة فرمي للروجي قيامتها يك ساعات يقنية آخي تيا هلنا كيشي كذكري خواتيانا كذا تو بد بيان ساعات دانش تويت مالك هموي تقدو كل ئافرەتێکی داما بێت تا سەعات یەک خەونوچکەی بێ بۆ پیاوەکەی میوانی هاتووە میوانەکانی کێن ئاهلی دۆمینە و کڵاوێنن ئەوە دوای شەڵێ وڵای کاکە سەرم ژانەکە تۆ تا سەعات دوو نەخەوت و چۆن سەر و ژان ناکە هەتا سەعات سێ بە دیاری دۆمینە و پولوانەوەیە لە کۆتاییشا بڵێ خەڵکەیە دۆمیناکە لە چی پولەکە دانە لە قورئانم خسبێتە ژێر پێمەوە وانییە هێ خۆ بۆ قسە لە دین دەرەچی کافرە بی لە دینی محەممەد صلی الله عليه وسلم بێبەرێ بی قمارەکە و لەسەر شتەیکا و فلانەی کات إن في ذلك لذكرى لمن كان له قلب بەڕاستێگەر کەسێ بیەوێ خوا لە خۆی ڕازی کات بەدوای لەهوو لەعبە ناچێت بەڕاستیەکەی عەیبە شوورەییە شەرمەزاریە پیاوانێک بێنیتە ماڵەکەت و تەماشای ژنەکەت بکەن هەز ناکەین بەوانە هەز ناکەن کۆمەڵێ خەڵک گلەی ئەکەن لە لای ئێمە واللهی مامۆسا ئەو کەسانی کە دێنە ماڵەکەم تەماشا مەکەن بڕۆ بۆ خۆت ئینشاء فی الحیلیە بڕۆ هەر خۆت بڕازێنەرەوە پولەکە دانێ لەسەر دەرخۆنەکەت و چاو لە ژنەکە و داگرێ پیرۆزت بێت پیرۆزت بێت سبەینێ ژنەکەت کەوتە دوای پیاوی خەڵک لۆمەی خۆت بکە فلا یەلومەنە ئیلا نەفسک لۆمەی خۆت بکە و هەر تاوان و گوناهێکی تر خەتێکت داناوە لە ماڵەوە میوانە تاتو چیەکەن هەمووی پۆبجیەکە بیکوژێنەرەوە میوانێکت نێت تۆی بە خەتەوە بێ وەڵا هاتوین ئیشمان پێتە دانیشی تەماشاکەی دوو کەلیمەش لەگەڵا ناڵێت